28 مانگی ڕابردوو پۆلیسی نەمسا دەستی گر بە سەر ئۆتۆمبیلێکی بار هەڵگردا کە تەرمی 71 پەنابەری تێدا بوو. باس لەوە دەکرێت بەهۆی خراپی هەوای ناو بار هەڵگرەکەەوە خنکاون. لە نێو کەسانی کە لە بار هەڵگرەکەدا گیانیان لەدەستدا 4 گەنجیان خەڵکی سنووری گەرمیانن کە سوکاری یەکێک لە گەنجەکان دەڵێ تا کاژمێر هەشتی شەوی 26 ئاب قسەیان لەگەڵ کوڕەکەیان کردووە و وتوویەتی سبەینێ لە هەنگاریاوە بەڕێ دەکەون بۆ ئەڵمانیا. دوای ئەوەی کە شەوی 26 مانگ سەفەریان کرد لە بینی سربیا و هەنگاریا بۆ سەعات 8:30 شەو من قسەم لەگەڵاکردن 2 سەعات بە پێڕێک کەن دوای ئەوە بچنە هەنگاریاوە لێ سواری سیارە بوون بەرەو ئەڵمانیا بەڕێکەوەن. ئەوە بەیانەکەی هیچ دەنگیان نەبوو کەوتە ئێوارە قاچاقچیەکە تەلەفۆنی بۆ کردموتی ئەوان لە ئەڵمانیا، بەڵام پێما بوو درۆی کرد. ئەوە بۆ ئەم ڕۆژەکەی تر حادیسەی ئەو بەڕادە ڕوویدا کە بووە هۆی لە دەستدانی 71 نەفەر. لە دوای ڕووداوەکە پۆلیسی نەمسا باندێکی بازرگانیکردنی دەستگیر کرد بە تۆمەتی بازرگانیکردن بە ئەندامانی جەستەی مرۆڤەوە کە گومان دەکرێت بازرگانیان بە جەستەی ئەو پەنابەرانەوە کردبێ. تا ئێستا تەرمیە و گەنجانە نەگەڕێنراونەتەوە بۆ گەرمیان، بەڵام کە سوکارەکانیان ئاماژە بەوە دەکەن کە لە ڕێگەی چەند کەسێکەوە ئاگادار کراونەتەوە کە ئەندامەکانی جەستەیان دەرهێنراوە بێ ئەوەی هۆکارەکەی بزانرێ. هەرچەند ئێمە ماڵمان ڕمیا، ماڵمان گاول بوو، یارمەتیمان بدەنە و جەنازانە بە ئاسانترین شێوە بگەینە شوێنی خۆی براکەم. خۆ من لێ نەبووم، ئەڵێن سیارەکە کەبز بووە و هەمویان تەپانە بە ئەو سیارەوە. دوای ئەوە وتیان لە شورتەهاتکە کاورای سایق سیارەی جێڵا و هینەکە کەبسووە، ڕای کردە دەرواز بووە قاچاقچیەکە ڕۆیە و ئەوانی بەجێڵا حەسەبە قەرار وا باسیە کرد. لەلایەن کە سوکاریانەوە پرسە بۆ گەنجەکان دانراوە کە دوانیان دانیشتووی ناحەی باوەنورن و دوانەکەی تریشیان دانیشتووی قەزای کەلارن. ئاسۆ حەمەساڵح یەکێکە لا خنکاوەکان و دانیشتووی ناحەی پێبازە ماوەی چەند ساڵێکە پێشمەرگەیە و بە درێژایی شەڕەکانی داعش لە بەرەکانی جەنگدا بووە. چەند مانگ پێشمەرگە و چەند ساڵە لە بەرەکانی جەنگا و لە داخی بێمەعاشی و بێموچەی سەری خۆی هەڵگرت بۆ ماوەی 3 ڕۆژ ڕندە ئازاریاندا، بۆ ماوەی 3 ڕۆژ مەعاشەکەیان مەعاشی 3 مانگیان خوارد بە شێوەیەکی ڕندانە گیانی لە دەستدا. داواکارین لەم حکومەتە یارمەتیماندا داواکاری ناوکاریمان بکا و مەیتەکانیمان بۆ بگەڕێنەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە شەپۆلێکی کۆچکردن لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی ئەوروپا دەستی پێ کردووە و بەپێی ئامارەکانیش ڕێژەیەکی زۆر لە گەنجان و هاوڵاتیانی گەرمیان کۆچ دەکەن. مەریوان حەسەن، NRT گەرمیان.